ئێمە مقڕبینمان هەن، ئەو کەسانەی زۆر نزیکن لەخوا، هەندێک لەوانە هەندێک گوناه هەیە ئەگەر بیکەن یا هەندێک حەسەنات هەیە ئەگەر بیکەن بە گوناه لەسەریان ئەنووسر. ئەنێسە تۆ تەسەوورکەن کەسێک سەرەتایەتە ناو ئیسلامەوە، ئێمە زۆر شتی لێ قبوڵەکەین، سنت هەربانەکە خەینە هەر قبوڵمان، بەس فەرزەکان جارە جێبەجێک. لە دواییە تۆی ئیماندار چەند ساڵ لە ناو مزگەوتە بڵێ بەس فەرزەکان جێبەجێکەم و تەواو لەسەر تۆ لا ناچێ. بۆیە قاعدەیەکمان هەیە عولەما فەرموویانە چی؟ حەسەنات الئەبرار سەیئات المقەڕەبین. حەسەنە و چاکەی ئەو کەسانەی کە باڕن زۆر چاکەکاری ناو مزگەوتن بەنسبەت کەسە مقەڕەبەکانی خۆ بە گوناه بۆیان ئەژمێرێ ئەگەر ئەوان ئەو ئیشەی تۆ بکەن. بنمونە ئێمە نوێژێکی غافڵانە ئەکەین، دڵمان لە شوێنێکە هەر جاری لە شوێنێ، ئەمە ئەگەر کەسێکی مقەڕەب لەخوا ئەم نوێژە جێبەجێکا بە خەتیئە بۆ ئەنووسێ بێت تەوبەی لەسەرکە. ممکنە بەنسبەت کەسێکەوە کە تازەیە و لەناو دینداری و لەناو مەقامی خواناسیە سەرەتایەتی ئەمە بە ئیحسان بۆ بنووسێ، بەڵام بۆ کەسێکی نزیک. بۆیە دائیمە وا تەسەوور نەکەن گوناهی مەلایەک یا داعیەک بانخوازێ وەکو کەسێکی عامە وایە، ئەبەدەن وهانی. دائیمە ئەو کەسێک کە خۆی لطفی لەگەڵا ئەکا، علومی شەرعی ئەداتەیە، گەورە ئەبێ، پلەکەی بەرز ئەکاتەوە لە خواناسیە، چۆن حەسەناتی زۆرە سەیئاتیشی زۆرە. جاری وایە شتێک هەیە زۆر بەسیط لای خەڵک بیکەن خوا بە عەبدایەتی بۆیان نووسی، لیان قبوڵەکە، بەس لە تۆی قبوڵ ناکە، چونکە تۆ قەریبی لەخوا، نزیکی لەخوا، نزیک کەوتویتەوە، پلەت زۆر بەرزە لای خوا. زۆر ئەبێ ئاگامان لەم لایەنە بێ، ئەمە وا تەسەوور نەکەین هەمومان لە گوناها یەکسانین، ئەبەدەن هەر چۆن هەر هەمومان لە ئیحسانە یەکسان نین. دیقەت ئەدەی ئەگەر کەسێکی وا هەیە خێرێک ئەکا سەدەقەیەک ئەکا یەک بەدە بۆی ئەنووسرێ، هەمانە یەک بە 700 بۆی ئەنووسرێ، هەمانە زۆر زیاتری بۆ ئەنووسرێ، کوڕی ئەسیانیش ئەو هەیە، هەمانە یەک ئەسیانی بۆ ئەنووسرێ، هەمانە یەکی بۆ ئەنووسێ، بەڵام یەکێکی زۆر قورس لای خۆ ئەوەی ئەمیان زۆر قورسە ئەم عەبدە چوو ئەو گوناهەی کردووە، چونکە لە شەئنی ئەم ناوەشێتە. تخوا ئێستا بێنە پێش شاوی خۆتان، ئێمە لە کوردستانی خۆمان هەندێک صفاتی زۆر جوان هەیە. بنمونە پیرمان زۆر بە قیمەتە، زۆر لە ئاستێکی بەرزایە. ئەگەر پیرێکمان بێ ئیشێکی هەرزانە بکە، باش ئیشێکی مناڵانە جێبەجێکە. یعنی پیرێک ئەبینی مەسەن هەڵەپەڕێ لە ناو شوێنێک، باشە یەک کەس نییە باشەی بڵێ باشە بۆچی جاریوە گەنجێک هەڵەپەڕێ خەڵکی سەیریەکە پێشی جوان، بەڵام هی ئەمیان پێ جوان نییە، بۆ مەقامی ئەمە نییە. وەڵڵا لە خواناسیشە ئەو هەیە. مناڵێک ئەگەر بێت و بڕوە بەڕێوە بکەوێ، جاروباریش خۆی بخات بۆی پێ بکەنی، بەلامانەوە شتێکی زۆر جوان. ئەگەر گەورەیەکمان گەنجە بێ خۆی بخا بۆی خەڵک پێ بکەنی، دەکەس پێڵی کوێری نابینی عەقڵە پێیان نەکردووە، باشە هێشتا وەکو مناڵ مامەڵاکی. مناڵە قسەیەکی مناڵانە ئەکا بەلاتەوە زۆر شیرینە، ئەگەر گەورەیە ئەو قسەیە بکە بەلاتەوە زۆر ناشیرین. یەک کردەوەشە، هەردووکی یەک کردەوەیان جێبەجێ کردووە، بەڵام لە یەکێکیانە ناشرینە، لە یەکیانە جوانە. بۆیە جاری وا هەیە لەو عەبدایەتیانەی کە جێبەجێ ئەکەین ئەبێ زۆر هوشیار بین. وەڵڵا هەندێک عەبدایەتی هەیە ئەیکەین لەو ئەچێ لە ئەبراری وەرگێ لە مقەڕەبینی وەرنەگرێ، بۆیە هەتا پلەت بەرزە بێتەوە لە خواناسیە، ئەبێت تەوبەشە جوانتر بێ، نەوعی تەوبەت بگۆڕێ. لە ئەمڕۆیە ئەی گەنج تەوبە بکە لە گوناهەکانت، سبەینە تەوبە بکە لە عیبادەتەکانت. ئەمڕۆ تەوبە کە خۆیان یان فڵانە گوناه و فڵانە گوناه و فڵانە گوناهام کرد بمبور، سبەینە خۆیان تەوبە ئەکەم لە فڵانە نوێژکە جێبەجێم کرد، لە فڵانە ڕۆژووکە گرتم ئاگام لە خۆم نەبوو. بۆیە زۆر ئەبێ هوشیاری ئەم لایەنە بین، تەوبەکانمان وەکو یەک نییە. گەنجێک کە سەرەتایە هاتووەتە ناو مزگەوتەوە زۆر جیاوازە لە گەنجێک چەندێکە لە ناو مزگەوتەوە لە مزگەوتا پەروەردە بووە. کەسێکەوە تازە لە ئاینی پیرۆزی ئیسلامی دۆزیوەتەوە باوەشی پیا کردووە زۆر جیاوازە لە کەسێکی تر. حتا لە زەکاتە تۆ یەک کە ئەهلی مزگەوتی زەکاتە نادرێت، کەسێک تازە موسڵمان بوو ئایا زەکاتی ئەدرێتە یان نە؟ مؤلفەت و قولوبهم کێنەوەن تازە ئیمانیان هێناوە پارەیان زۆر ئەدرێت، باشە لە زەکات بەشیان ئەدرێ، باشە بۆی حاجیان نەمێنێ، بیریان بە مرۆڤبۆلەیان نەڕوە ئیستیقامە وەرگن لەسەر دین، بەڵام تۆ نادرێتێ ئەو پشکە. بۆچی؟ چونکە تۆ جیاوازی لەو، تۆ سەقامگیر بووی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەتحی مەککەیە مشریکی قوڕەیشی هەبوو، تازە موسڵمانە بوو، تازە یەک دۆڵ مەڕی ئەدایە، یەک دۆڵ، ئەو دۆڵە مەڕ 1000 مەڕێتیاوەی بۆ خۆت. ئیتر کەسێکتر ئەهات وشتری ئەداتێ، کەسێکتر ئاڵتوونی ئەدایە، ئەهلی ئەنسار دڵیان بەخۆیان ئەمایەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هیچی بە ئێمە نەدا، فەرمووی
ئەی ئەنساریەکان خەڵک بزن و مەڕۆشتم دانێ ئێوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ خۆتانە ئەبنەوە فەرمی یەک ئەنساری نەبوو دەست نەکا بە گریان تێ وەڵڵای ئێمە ڕازیمانە بەس پێغەمبەرمان هەبێ هەموو بە هەمووش تەواو تە هیچی ترمان ناوێ ئەمانی ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم تەسلیم بە ئیمانیان کرد ئەوانی تەسلیم بە دنیایان کرد ئەو دوو شێوازە زۆر جیاواز خۆ ئەگەر بین وەکو یاسایەکی عەدالەت ئێمە سیرکەین ئەڵێن ئەمانە زۆر مانوو بوون ئەبێ زۆرتریان بدرێتێ نا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیدا بە تازەکان لە تەوبەش ئەو هەیە والله تۆ جاری وا هەیە گەنجەکە یە تەوبە ئەکا فرمێسک ئەبارێنێ لەسەر ئەوەی گوناهی کردووە بەڵام تۆی خواناسی ئەهلی مزگەوت فرمێسک ئەبارێنی لەسەر ئەو نوێژەی کە کردت بەبێ ئاگای لەسەر شەوێک هەڵنەسای بۆ شەو نوێژ و خواناسی لەسەر غەفڵەتێک کە بە دیار مۆبایلێتێکەوە دانیشتی و تەزیعی وەختی کرد و کاتەکانە بەسەر بۆیە ئەبێ زۆر بە وریانە مامەڵە لەگەڵ تەوبەکانمان نابکەین لەگەڵ مەقامی تائیبی نابکەین لەعەل خوای گەورە لە پلەیەکی بەرز و مەقامێکی بەرزی تەوبەکارانە دامان ئەنێ